زۆر ئامێر سیتیسکان ئێمارای قەستەڕا عملیاتی ئێسکوشکان لەناو عملیات بە CR دەکرێت ئەوە هەمووی بە تیشک دەکرێت لە هەمووشی گرنگتر قەستەڕەی مێشک و بەشەکانی مرۆڤە جگە لە دڵ کە ئەم خزمەتگوزاری ئێستا لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە ئاستی عێراقدا هەیە. ئەمە ڕێژەی مردن و پەکەوتن زۆر کەم دەکاتەوە بۆوانەی جەڵتەی مێشک لیان دەدا. ئێمە سەرقالەوەی پەرەپێدانی ئەم بەشە بکەین زیاتر نەخۆشخانەی دیکە بکەینەوە ئەو سەتەرە لە کوردستان چکەمە خزمەتگوزارێکی نوێیە لە جیهاندا کە لە جیاتی ئەوەی کە نەشتەرگەری گەورەی مێشک و کردنەوەی مێشک بکرێت کاتێک جەڵتەی مێشک دەبێت وەکو جەڵتەی دڵ لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا بە قەستەڕە بابەتی نەزیفبوونە یان ژمەینی خوێنە حل بکرێت. ئەمە ڕێژەی مردن زۆر کەم دەکاتەوە. من دەمەوێت بڵێم کە تیشک لە جیهانی نوێی پزیشکیدا بوویتە بەشێکی گەورەی چارەسەریش تەنها دەستنیشانکردن نیە، تەنها تەشخیصی نەخۆش نیە بگرە بوویتە بەشێکی چارەسەری لەبەر ئەوەی دەبێتە بەدیلی عملیات لە جیاتی عملیات بکرێت. زۆر ئاراستەی جیهان بەرەوەیە بە ڕێگای نازور و بە ڕێگای تیشک بتوانن چارەسەریەکان بکەن. بۆیە لە ئێستادا ئەمڕۆ لە شاری دۆک ڕەنگین ئەم کۆنفرانسە لە ئاستی کۆنفرانسێکی نێودەوڵەتیە هەموو پزیشکانی هەرێمی کوردستان پزیشکانی عێراقی میوانی بیانی ئامادەن بە نوێترین توێژنەوەکان بە نوێترین ڕێنماییەکانیان پەرەپێدانی بواری تیشک و سۆنە لە هەرێمی کوردستان دەبن و ئەم پێشانگایش دەبینن پیشاندان و عرضکردنی نوێترین ئامێرەکانی تیشک و سۆنەر و سیستەمەکانی کارکردنە.